مخابن راستيك هيا كو دحمو شرادا دحمو كريزا دا هر و هر دو بش جواكي هنا هري زيدا بتأثير دبن مغدور دبن يك جوان جي جنة يا دو جي زاروكن روشا كو لباكورو جلاتي سوري دركت إريشن كو گلک جاره هاتن سر باکرو جلات سوری تایبت پشتی ایریش سر عفرینی و سرکانیه هن مالبات نچار کرن کو بری خو بدنا جهه کی کو بکاربن جبر کو باجار و هاتن داگر کرن یعنی باشه کی مازند نوا باکرو جلات سوری د نوا باجار باکرو جلات سوری دما هم جی باشه جه نچار مان کو در کوین دروی خاک خوا هم جی هریما کردستان جو خورا وکی يعني وكي جوية رجواي كردستان دبينن شبه ويجي هناك مالبات بري خدانا فر لهريما كردستان يعني روشا زاروكا بقشتي دناوا ظرفين بوي شكلي دا هر و هر مغدور دمينن يه هري زيدا راستي زحمتي اند آلي بسكولوجي دا هري ايكو راستي قد كرنا جو خواندنيتين هري ايه زيدكو زاروكتيا خوا دورت كون زاروكين كو دناوا ظرف يعني شرط ومرجين كو ام وكي خلقي كردستاني ام تيرا درباستبن جبركو او ايريش دما كدريجة كو نسكن يا هرچقاس دستكفتي هنا ايرو لهردو آلي رجواي كردستاني باشور كردستاني ل او باستقراريه هي ياكو حتى انها بچاره سري هشتن وكي باكورو جلاتي سوري او ستاتوا جو هي بفرمي نهاتي ناس كرن جبوي ويجي او دري دهيلي فكري البرامبري ريشن دولتا ترك تشاتين و او ایریشن کو هم بیجا روزانه بدرونه تنکرن او توپا بارانا دولت ترکی گل سرگلک هریما یا کو اوجی بروزانه تکرن مخابن يعني او شرطكي بوي شكل دي آوا كرن کو بالصدان زاروك هم دوري جهواري خود كون هم جي دوري چاندا خوا هگر الجندو باجاری خوابه همچی درفتن خواندن و نویساندن یا کو ما فکر روایج بی توهی زاروکن جهانی مخابن اما کی کرد جوی ما فیجی گلک جاره محروم دبینن جبر کو راستیک هیا کو ایرو الباشور کردستان هنک کامپ هاتنا وکرن تیدا زاروک برنگ کی حتی آستا که وکی پرورده تیداین لی تيريناكي دليل ويجي او زاروكين كو ايرو ندنا رفين خدا پرورده خود بينن ايرو هم يعني شرط ومرجين كو نتوين يكبوي جوان زاروكا نكارن آوا بكن نكارن وحميز بكن نكارن كو او بروسيسا خواندن هر بردوام به وزاروك دناف دبي يعني جبر دحمو جهن كو إريش ده هيا شرط ده هيا نتوين يكبوي لهر دري هيا آماده كو طيبت جبه خواندن زاروكا آماده بي لي دروشا كونها امتدا جيان دكن مخابن او هولداني نتوين يكبو تيري ناكيش بو وازارو كحميز بكي هم جي روشا زحمت ياكو يعني هريما باشور كردستاني بخوشي تيدا درباست بي هگر قيران ابوري بن هگر قيران نلهف كرنا سياسي بي اب بخوشي تأثيري لاستقرار كسين قدنا باشور كردستاني دا جيان دكن تأثير ليتكي يعني وكي جو من قوتي او كيم درفتين كو هي جبوي وازارو كاغو حميز بكد هليكو او زارو كنا چار بميني جفقيري جلك جارا كو آلي كارب بدي مالباتي خوا مخابن و دوري جهن خوي خواندني ببي مخابن روشك ببي شكل هي كو حمو هولدان نتاوين يكوي كو دكي دنافا في كامبي ده هولدان هي يعني ماموستين كو درس ددنا زاروك انجي هنا قاسي تيزانين زاروك دخوينن دنا بكامبي ده لي تيريناكي او تيريناكي هم جي روشا
یان جی نفسیەتە ئینسانین کو ji milk û malê xwe koçber dibe li welatekî dî carekê dî ji sifrê de dest pê dike. Ji bo wê jî ew malbat rewşeka aborî gelek giran jiyan dikin ew bi xwe gelek cara wê nefsiyetê cem zarokê çê dike ku îdî alîkariya malbatê wekî aliyê madî de belkî baştir bê heger xwendina xwe تمام بکێ مخابن مالبات خۆ ژی نەدوێزانە بوونێ دەیە و ئەف زارۆک مافی وی ئێرە وایە حتا هەژدە ساڵی هەر دناوە مەکتەبێ دەبێ هەر دناوە ڕەفان دەبێ گەرەکە بخۆینێ گەرەکە بنویسێنێ گەرەکە دیرۆکە خۆ بخۆینێ ئەف هەموو ئەف عامل هەموو ئالیکاریە هەفتوو دکێک و ئەو ڕەوشە زارۆکێن کۆ ئیرۆل کۆلانە دناوە کاردەنە وەکی ڕێڤەبەریە خۆسەر ڕاستیژی گەلک جار نیقاش هاتیە کردن هەمژی نیقاش هاتیە کردن بە ڕێڤەبەرێن پەروەردەیی یê li Herêma Kurdistan ji ber ku îro ne tenê rewşa zarokên di nava kampa de zehmetî tê jiyan kirin îro zarokên ku di nava şara de jiyan nava bajara de jiyan dikin gelek zehmetî dibînin ji ber ew derketina ji Rojavayê Kurdistanê ew pel yan jî yanî wekî مستندێک و بێژێ ئەف زارۆک حتا فلان ڕەفی خوندیەش بەر درەوشا شەر دە هەرکەس دەرکەتیە ئەو دەستی هەر کەسی دەنینە زارۆکە تکێ زەحمەتیە دەلڤەر چاوە بکار بجارێکە دی تەعقلم بکێ بزارۆکێن ینی di bajara de îgo bi hev re dixwînin yanî gelek zehmetî hene helbet nîqaş tê kirin ser vê mijarê ji ber ku yanî ew نتنێ جەمە لە هەر دەری زارۆک وەکی پێشەڕۆژ تێ دیتن هەر چقەس ji بۆی زارۆکە پلانسازیەکە خورد هەبێ هەلبەت وێ ji بۆی پێشەڕۆژە مەژی وێ تەسیر هەبێ divê yanî divê çarçovê de nîqaş hatiye kirin lê yanî hetanha em jî gelek zehmetiya dibînin divê çarçovê de سەبارەت بە مناڵ و مافی مناڵ و کارکردن بە مناڵ بەڕاستی بەڕای ئێمە چۆنەڵی گەورەترین زوڵم و ستەمە بەرامبەر بە خودی مناڵە کرێ مناڵ لە بەرەوەی هەستیارترین قۆناغ و تەمەنی هەیە بۆیە مەفروزە مافەکانی پارێزراوە بێ و مافەکانی بۆ دەستەبر بکرێەوە ژینگەیەکی بۆ دروست بکرێت کە چۆنەڵی لە ژینگەی مناڵی خۆی بدۆزێتەوە و هەست بە بوونی خۆی بکە و هەست بە وجودی خۆی بکە و هەست بە پێگەیشت و تێگەیشتنی خۆی بکە و الحاڵ مناڵ خی پەروەردگار بەبێ حکمت چۆنەڵی وای دانە ناوە مناڵ تاوەکو گەورەبوون مەعفووە لە هەموو حاڵەتێکی خۆی واتە بەرپرسیارەتی لە ئەستۆنیە ئەگەر خەتەئێکیش بکە خی پەروەردگار مەعفووی کردووە لە خەتەعەکانی چ جای ئەرک پێسپاردن چ جای نەفەقە پەیداکردن چ جای کار و کەسابەتکردن چ جای کار پێکردن چ جای خستنەژێر ئەرکی قورسەوە کەمە بەرپرسیارەتێکی گەورەیە بۆ مناڵ کە مەفروزە مناڵ حەقی پێ بدرێن مناڵ مافی پێشێر نەکرێ مناڵ ژینگەیەکی بۆ بڕەخسێکە مافەکانی بۆ دەستەبەر بگرێ مەسکەن و پێداویستیەکانی بۆ دیاری بکرێ بەداخەوە بەڵام لە ئێستادا زۆرێک لە مناڵانی هەرێمی کوردستان بە تایبەتی مناڵانی کەمپەکان چۆنەڵی تووشی وەزعێکی زۆر ناخۆش و نەهەموار و نەئاسایی و ناجێگیر بوون کە ئەرکی قورس چۆتە سەر شەنیان ئەرکیان پێسپێردێک کار و کەسابەتیان پێ دەکرێت لە بەرگەرما ئەمێنەوە لە بەرسەرما کارەکەن و بە پێی بەدواداچوونەکانی ئێمە لە یەکێک لە کەمپەکانی هەرێمی کوردستان لەبەر باری ئەمنی من ئەوە ناخەمەڕوو زیاد لە 250 مناڵ کە چۆنەڵی مناڵ پەپولە ئاسا مناڵ ئەو پەڕی لەو پەڕی بەڕاعات لەو پەڕی بێفرتوفێڵی لەو پەڕی هەزناسکی هەڵ بەخەڵەتێنرێن لەلایەن بۆ نمونە بازرگانانەوە لەلایەن دەسەڵاتدارانەوە لەلایەن هەر کەسێکەوە کە بە مەرامی خۆی هەستا بێ زیاد لە 250 مناڵی کەمپەکان بەداخەوە گورچیلیان لێکردراوە هەڵخەڵەتێنراون بە جۆرێک لە جۆرەکان وایان لێکردوون کە چۆنڵی تەماح بخاتە بەریان مناڵ هەبووە بەداخەوە کاتێک کە خودی خۆم وەکو بڕیاردە لە لیژنی مافی مرۆڤ دواندوومە چواردەفتەریان بۆ نمونە خستۆتە بەردەست گوایە کە ئەگەر بێت و یەکێک لە گورچیلەکانتان پێ بدەیت چوار دەفتەرت پێ دەدەین بەداخەوە کاتێک بە دوواداچوومان کرد تەنها 400,000یان پێدا بوو کەمە زوڵم و ستەمێکی گەورەیە ڕاستە یاسایەک هەیە بە ناونیشانی چاندنی گورچیلە و یا بەخشین بە ڕەزامەندی کەسەکە خۆی بەڵام ئەمە ئەو پەڕی زوڵمە ئەو پەڕی ستەمە ئەو پەڕی نادادیە کە ئێمە لە پەرلەمان هەم یاداشتماندا و هەم لە پەیوەندیمان کرد بەلانی پەیوەندیدارەوە هەم
منازەماتمان لێ ئاگادار کردەوە کە ئەو کەمپانیای تایبەتە بە ئەو منەزەماتی خۆی یا بە ئەو کۆمپانیای خۆی ئاگادارمان کردەوە لە مەترسیەکانی بەداخۆ بۆیە من دەڵێم ئێستا لە ئێستادا لە هەرێمی کوردستان مناڵی کەمپەکان و زۆرێکیش لە مناڵی گەڕەکە هەژار نشینەکان و مناڵی خانەوادە هەژارەکان لە ژێر چۆنەڵی ئەرکێکی قورسان بەرپرسیارەتێکی قرس بەسەر چۆنەڵی پیان سپێردراوە و جگە لە کەمپەکان مناڵانی ماڵە هەژارانیشەن جاری وهە بۆ چۆتە لای خاوەنکار ئێمە لێرە دەستخۆشیمان بۆ ئەو خاوەنکارانە هەیە کە بە ئەو پەڕی ئینساف و ویژدان و هاوسەنگیەوە مامەڵە لەگەڵ ئەو مناڵە چۆنەڵی تازە پێگەیشتووە یا منداڵ یا هەرزەکار یا مناڵێک کە بیاوێ کارێکا لە بەردەستی خاوەنکارێکدا هاوسەنگی پاراستو وە کوڕۆڵۆژ گەرگۆشەی خۆی برای خۆی مامەڵی لەگەڵا دەکات بەڵام لەگەڵ ئەوەشدا خاوەنکار هەبووە زوڵمی کردووە خاوەنکار بۆ پارەی پێنەداوە خاوەنکار هەبووە دەست درێژی کردوتە سەر بە پێی بەداداچوونەکانمان ئەوانەش هەبووە بۆیە بەڕاستی ملێرەوە دەڵم مەفروزە حکومەت پلانی هەبێ و ئەو کەمپانی کە لە هەرێمی کوردستانە جێگیرن بە تایبەتی ئەو منەظەماتانی کە سەرپەرشتیانەکەن مەفروزە زیاتر دەستی یارمەتیان بۆ درێژکەن تاوکو ئەو مناڵانە لە ژێر زەختی کارکردندا دەرباز بکەن. طبعا ئەرکی پەرلەمانی خۆداگاداری چاودێریکردن و یاسادانان و بودجەیە ئەم سێ ئەرکەی هەیە بە پێی پەیڕەوی ناوخۆی پەرلەمان ئەرکەکانی پەرلەمانتار دیاری کراوە تایبەت چاودێریکردن سەبارەت بەو کیسانە بۆ ڕووداوانە و پێداویستیەکانی خەڵک و ئەو ڕووداوانەی کە لە ڕۆژانە ڕووداوی ڕۆژ کە ڕوودەدا ئێمە وەک لیژنەکان لیژنە پەیوەندیدارەکان کە 19 لیژنەی پەیوەندیدار لە پەرلەمانی کوردستان هەیە هەرێکە و بۆ نمونە مختصە بۆ بابەتێک و تایبەتمەندی خۆی هەیە هەر لیژنەیەک ئێمە لیژنەکەمان لیژنەی کاروباری کۆمەڵایەتی و داکۆکیکردنە لە مافی مرۆڤ کاروباری کۆمەڵایەتی و داکۆکیکردن لە مافی مرۆڤە طبعا ئێمە هەر کاتێکەر حەدەسێک کە ڕووداوێک بێتە لای ئێمە بە سکاڵا یا ڕووداوێک ڕوو بدە یا بە پێی بە دوواداچوونەکانمان زانی بێتمان حەدەسێک زوڵمێک ستەمێک ڕووداوێک لە هەر شوێنێکدا هەیە لیژنەی کاتی تشکیلەکەین و بە دوواداچوون بۆ بابەتاناکەین ئێمە نەک تەنها مناڵ بۆ چەند کۆمپانیایەک بە دوواداچوونمان کردووە کە خاوەنکار زوڵمی لە خودی کرێکارکەورە چ جای مناڵیش بۆ ئەم مناڵانە ئێمە یادداشتی تایبەتمان هەبووە بە دوواداچوونی وردمان کردووە لایانی پەیوەندیدار مالی ئاگادار کردوێتەوە تەنانەت ئەو منەظەماتانی کە تایبەت بوون بە ئەو کەمپانە و بۆی من لێرەوە لەبەر ئەمنیەتی کەمپەکان و بارودۆخی ئەو خێزانانە و هەندێک حاڵەت تیشک ناخەمە سەر خودی شوێنەکە پەیوەندیمان کردۆ بەلایانی پەیوەندیدارە ئەوان بەڵێن تەواوەتیان داوە کە مافی مناڵەکان دەستەبەر بکەن کە حقوقی تەواویان پێ بدەن کە پێداویستی و حاجەکانیان بۆ دابین بکەن منەظەمات بەڵێنی بە ئێمە داوە ئێمەش تەنها ئێمە تەنفیزینی تەنها چاودێریکردن گەیاندنی حەدەسەکە و بە دوواداچوون و چاودێریکردنی خودی کەیسەکە چەند قۆناغێک چۆتە پێش بۆ نمونە هەندێک لە گرفتەکان چارەسەر کراوە بەڵام بەداخەوە هەندێک لە خێزانەکان چۆنەڵی بە جۆرە لە جۆرەکان مدبین بوون بۆ بابەتە بە زۆر مناڵەکانیان ئیجبارەکەن یا هەندێک مناڵ هەر خۆی لە خۆیدا ئالوودە جۆرە ئیشکردنەکە بووە خۆی خۆشەویستی پارە لە دڵیدا جێگیر بووە تەماحی چۆتە بەر خولیای بۆ دروست بووە وای لێ هاتووە یەک ینی بە تەواوەتی مەیلی بۆ کەسابەت و پارە و داهات دروست بووە شتەکانی تر بەلای ئەوەوە بۆ نمونە ناڕەحەتی چەرمەسەری سەرما گەرما دابڕان لە خوێندن دابڕان لە مجتەمع دابڕان لە خزم و کەسوکار پێی نۆرمەڵە تەنها ئەوەندا بڕەپارەیەکی لە گیرفانە بێ ئەمە خۆی لە خۆیدا ئەم زیینە ئەم هەستە لە خودی مناڵە دروست بوو کاردانەوەی زۆر سلبی دروست دەکات بۆیە جاری وایە بابەتەکە پێدەچێت پێداویستی نەبێ ڕەغبەت بێ یا حەز و ئارەزوو بێ بەڵام بە کولی پێداویستیەوە بە دوواداچوونەکان ئێمە کە لەگەڵ خانەوادەکانە قسەمان کردووە هەیە بۆ منە خێزانی زۆرە هەیە بۆ منە باوکی تەندروستی ناجێگیرە زۆربەی هەرە زۆری بەداخەوە ئەو خانەوادانە بەداخەوە ئێڵێن باوکەکان سوبحانەڵە نەخۆشی درێژخایانیان هەیە یا پەکەوتن یا خاوەن پێداویستی تایبەتن یا خێزانێکی زۆر چۆنەڵی خێزانی زۆر و مناڵی زۆریان هەیە بۆیە پێویست دەکات جاری وایە نەک تەنها کەسێک سەرگەورەیەک وەلی ئەمرێک باوکێک چەند کەسێک پێویست دەکات چۆنەڵی ئیشکات و پێداویستی ژیانیان بۆ جێبەجێ سەبارەت بە ئەرکی حکومەت ئێمە پەیوەندیمان کردو بە مەیدانیش چوین بۆ بەڕێوەبەرایەتیەکان کە تایبەتە بە وەزارەتی کار و کاروباری کۆمەڵاتی بۆ ئەوەی کە ئەمە پرۆژەمان هەبوو و چەند بۆ نمونە پێش چەند بۆ نمونە بابەتێکیشمان ئاراستەیەوان کورسە لە چوارچێوەی کارکردن بۆ مناڵەوە ڕەخساندنی هەلی کار کە
ئایا چۆن بتوان بەر بە ئەم بابەتە بگرن و چۆن میکانیزمێک بدۆزینەوە بۆ ئەوەی ئەو مناڵانە کە بە زۆرکاریان پێ دەکرێت لەسەر شەقا من هەوڵدەین تەنانەت ئێستا حالێن پرۆژە یاسایەکی شەیە لە حکوومەتە و ناتۆتە پەرلەمان تایبەت لەسەر ئەو مناڵانی کە لەسەر جادا کار دەکەن ئەوەش بۆ نمونە گە بێتە پەرلەمان مافەکان بۆ مناڵەکە دەستەبەرێک هەسەوارت بە حکوومەت بەداخەوە ئەوانەی کە لە کەمپەکان زیاتر کردی تایبەت و منەظەماتی UN و بۆن مەخاچی سوور هەموو ئەوانە بۆ نمونە سەرپەرشتیانەکەن کەمترین حکوومەت لەو بابەتەیە بۆ نمونە ڕۆڵی خزمەتی پێگەیاندون سەبارەت بە خوێندنی ژێمە بە دوواداچوونمان کردووە ئەڵێ لە هەموو کەمپەکانە ئێمە قوتابخانەمان بۆ دابین کردوون جاریوا لە ناو گەڕەکەەکانی شاری سلێمانیە لە شوێنێک لە دووری پارێزگاکان لە ناو خۆدی کەمپەکانە قوتابخانە هەبووە بۆمان دەستەبەر کردوون و مامۆستامان بۆ دەستەبەر کردوون و مافی مامۆستاکانیش لای ئێمە پارێزراوە ئەو وەڵام بۆ ئێمە بۆ بەڵام بەداخەوە بەرچاوی ڕایگەشتیەوە هەمووتان ئاگادار بوون 4-5 مانگ تەنانەت مامۆستایانی سووری و مامۆستانی کەمپەکانیش داوای مافی خۆیان دەکرد و بێما بوون و مافەکانیان بۆ دەستەبەر نەدەکرا بۆیە بەردەوام بەربەس هەبووە بەردەوام بێمافی هەبووە بەردەوام چۆنەڵی بە جۆرێک لە جۆرەکان ناهوسەنگیەک هەبووە لە بینی ئەو ئاوارانە و خەڵکی دانیشتوانی هەرێمی کوردستان کە خۆی خەڵکی دانیشتوانی هەرێمی کوردستانی هەموو ژیانی بەژمەینەتی و ناڕەحەتی و قەیران لە دوای قەیران ڕوبەڕوویان دەبێتەوە ئەو کەواتە حکوومەت تا ئێستا وەکو پێویست نەیتوانێت بەدەم گرفتی کەمپەکانەوە بچێ بەڵام ئێمە چۆنەڵی پلان و بەرنامەی خۆمان پێوتون و ئەوانیش گوایە پلان و بەرنمەیان هەیە هەوڵ بدەن کە هەلی کار بڕەخسێنن بۆ خەڵکی هەرێمی کوردستان و هەوڵ بدەن کە وەکوتم پرۆژە یاسایەک بێتە کێسا پرۆژە یاساکەی بێتە پەرلەمان کە تایبەت لەسەر کارکردنی بە زۆر بۆ مناڵانەوە ئەگەر بێت و لە پەرلەمان ببێ بە یاسا و ئەو مافە و بڕگە و مادانە لە یاساکەدا دەستەبەر بێ مافی مناڵ بە جۆرێک لە جۆرەکان دەستەبەر بێ